لە یەک بست سەیری کە با بیژمێرین ئەوە 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 خۆخی پێوەیە لە یەک بست ماوەسا بچین باخەکە بەسەر بکەینەوە پیشانی بینەرانی بدەین جارێ ئەو خۆخی بخۆ ماوەسا دەڵێ تاقیکردنەوە باشترین بەڵگەیە بزانە تامی هەیە ئەگەر شایانی بوو باسی دەکەین ئەگەر شایانی نەبوو ناگەڕین زۆر باشە ئێمە سەرەتا خۆکە تاقی دەکەینەوە دواتە دەچینە ناو باخەکە و پیشانیەوەی دەدەین بسم الله ماشەڵا تام و چێژەکەی یەکجار جیاوازە ئەنی ئەو بەرهەمانی کە لە بازار هەیە لەگەڵ ئەو بەرهەمە زۆری فەرقا کاگڕنا قسەیەکێ لە ناو خەڵکدا دەکرێت بەڵێ دەڵێ پێشتر میوە تامی هەبوو لە سەردەمی زوودا هەنارێکمان دەخوارد یان قۆخێکمان دەخوارد تامی زۆر خۆش بوو ئێستا ئەو تام نەماوە لە دنیادا بەڵام ئەو قۆخە دەتباتەوە بۆ تامەکەی سەردەمی زوو کە چێژت لێ دەدیت زۆر فەرموو با بچین دەست خۆش ماوەسا فەرموو سەیریکە ماشەڵا هەزار ماشەڵا ئەنی هەمووی بەهێش سەیری ئەو هێشۆ بکە ماشەڵا زۆر زۆر جوانە ها ئەو لقانە هەمووی خەریکە دەشکێن لەبەر زۆری بەرەکەی ئەوڕۆ بەرهەمێکی جیاواز دەخینە ڕۆیش بەرهەمی قۆخە ماشەڵا سەیریکە بەهێشوو گرتوێتی ئەو خۆخە لە یەکی چواری لە یەکی سەی 2024 چاندومانە بەو باخەمان دروست کردووە ینی تقریبان تەمەنی 2 ساڵ و 3 مانگە پاریش بەرهەمێکی زۆر زۆر جوانی هەبوو سوپاس بۆ خۆی گەورە ئەو ساڵ بەرهەمەکەی زۆر زۆر زیاترە سەیریکە ماشەڵا یعنی بەرهەمێکی زۆر نایابی پێوەیە زۆر زۆر جوانە هەمووی لقەکانی شکاونەوە ئەوەندەی بەرپێوەیە هەر هێشوویە کە دەیبینی چیلۆیەک زیاترە ئەها سەیریکە ماشەڵا 10 11 12 13 خۆخی پێوەیە لە یەک بست ماشەڵا سەیری ئەو هێشوویکە سەیری ئەو جوانەیە کە ماشەڵا ئەوە لە کاتێکدا دەتوانم بڵێم ئەوە تەحەدیەک بوو زۆر خەڵک دەیگوت خاچی بیتوێنێ بۆ خۆخی نابێت لە بەرەوەی خاکێکی ئاوگرە داری خۆخ تێیدا خراپ دەبێت بەڵام سەیریکە ئەوە نەمامێک نییە بڵێ یەک دار وایە یان دوو دار وایە ئەو باخێکی زۆر گەورەیە 688 دارە سەیریکە ماشەڵا دانە لە دانەی جوانترە کامەی ئەوەی کە پێت ناشیرنا زۆر لە بەرهەمە خارجیەکان زۆر زۆر جوانترە ماشەڵا سەیری بکە هەمووی تایبەتە تاوان ئێمە جوتیارمان زەویمان ئاو هەوامان لە زۆر وڵاتی جیهان باشترە بەڵام متمانەمان بە خۆمان نییە زۆر کەس کە دەوێت باغ دروستکە دەڵێ ناتوانم نازانم هیچ کەسێک لە زگیدای خۆی فێر نەبووە سەیری ئەو بەرهەمە جوانە بکە سەردەمێکیش ئێمە نەمان دەزانی بەڵام سەیری کە چ بەرهەمێکی نازدارە ئەو خۆخە ئەگەر بی خۆی دڵنیا بەلەوەی هەز بەوە دەکەی کە ئەگەر چیلۆی قۆخێکی خارجی بە دۆلارێک بێت حەقیوە ئەو خۆخە چیلۆی بە $10 بێت چونکە ئەو خۆخە خارجەکە ئەوکە ئاو بخۆی هیچ تامی لێ نایە بەڵام ئەوە فول تامە یعنی تامێکی زۆر زۆر تایبەت و خۆشی هەیە تۆزێکیشی ماوە 3-4 ڕۆژێکی ماوە پێ بگە سەیری ئێرەک سەیریکە ماشەڵە یعنی هەمووی هێشووە هەمووی بە هێش و گرتوێتی هەردارێکی جوانیە هەموو دارەکان هەروە